گریانەکەم بۆ نەبوو بڵین کەسێکە ماڵ مناڵی بەجێشتووە تۆ بڵێ ئەگەر بکوژێ ماڵ مناڵەکەی بەسەر بۆ نەبوو گریانەکەم بۆ بوو فەرزی کیفایی لەسەر هەموو باشوور لابرد بابە تەنها نەڵێن ئەم ینی زۆر لەوانەیە کە لە پشدر و ئەوانە لە کەرکووک لە شوێنەکانی کە گەنجەکانمان قارەمانانە هەستان بۆ دیفاعکردن لە شەرەف و ناموسی کوردانی ڕۆژاوا کە هەوان شەر ئێمن بەشداریان کرد بەڵام ئەوەی کە من ئەم نازی زیاتر کاکسۆران بووکەم بینی دڵم پڕبوو بۆیە گریانم بۆیە هات لەبەرەوەی من خۆم یەکێکم لەوانەیە کە هیچ ئینتیمایەکەم بۆ خاک و نیشتیمان و ئەوە نەمابوو بەڕاستی بەڵام کە ئەمانم بینی یعنی ڕۆحیان کردەوە بە بەری خەڵکی تاکی کووردا دەیەگەی تۆش لەگەڵ یا بڕۆشتە پڕبەدڵ پێم خۆش بوو بمتوانیا و لەگەڵ یا بوومایە من لەوانەیە باری تەندروستیم ڕێگەم پێنیان نتوانم ئەوە بەڵام پڕبەدڵ حەزمە کرد لەگەڵ یا بوومایە ئەگەرۆکو ڕابردوو ئێستا گۆرانی بوو تا گۆرانی دەوت بە ڕۆژاوە بەبێ دوودڵی ئەوەی بمتوانیایەوە مەکردن بە گۆرانی و بە هەموو شتێک دوعای خێرت بۆ شەڕوانان و بۆ ڕۆژاوا کرد بەڵێ پڕبەدڵ چونکە ئێمە میلەتێکی مەزلومین لە با نەڵێن چوار پارچە تازە ئەوە کۆن بوو شەعاری ئەمە ئێستا یەکە بەڵام ئێمە دایمە مەزلوم بووین لە هەر لایەک بێت زاڵم هاتووە سەرمان و زوڵمی لێکردوین لەبەر ئەوە دیفاعکردن بە تەنگەوە هاتن هاوکاریکردن واجبە هەوادارەکانت بیری تۆکەن لێرە چیان پێڵێ من چاویان ماجەکەم ڕێز و حرمەتم هەیە بۆیان ئومێدم هەیە لەمەولا ئەگەر بکرێت هەندێک سرودم هەیە ئەوانە بڵاوکەمەوە گوێلەوانە بگرن پێشتر هەر بۆ پایتەخت باس لەوە کردوتە هەوڵە دەم ئەو ئەرشیفەی کە هەم بووە بسەدرێتەوە چیت کرد بۆ ئەمە وەڵاهی زۆر خەریکم ئەوە گرێبەستن لەگەڵ کۆمپانیایەکشا هەیە بەڵام تازە ئەو کاتە لە مانگی پێنجا بوو کردمان دوای 3 ساڵ توانم پەشیمان بمەوە من ئەمەم جارەکە گەشتەوە کە مانگی 5 من ئاگادارایم کە بڵێم کاکە گیانە و گرێبەستە هەڵەوەشێنمەوە و پێم خۆش نییە هیچ گۆرانێکی من بڵاو بکەنەوە حەزەکەم ئەو مشی بسڕێتەوە قوربانە